دەستەی گشتی سربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا راپۆرتی ساڵی ڕابردووی ڕەوشی مافەکانی مرۆڤی لە هەرێمی کوردستان خستە ڕوو کە تێیدا سەرۆکی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ چەند پێشەلکاریەکی دەربارەی ڕەوشی مافی مرۆڤ ئاشکرا کرد لەوانە بازرگانیکردن بە مرۆڤ و خراپی ڕەوشی کرێکاران و ئاوارە و پەنابەرەکان هەروەک سەرۆکی ئەو دەستەیە چەند پێشەلکاریەکی سەبارەت بە ئازادی ڕادەربڕین و میدیا لە هەرێمی کوردستان خستە ڕوو کە لە ماوەی ساڵی 2015دا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە کە نزیکەی 32 حاڵەت بووە. هەر لەبەر ئەوە بوو یاسای بەدەستهێنانی زانیاری ژمارە 11 2013 کە دەرچووە کە ئێمە ماوەیەکە خەریکین بۆ ئەوەی ڕێنمایی بۆی دەربینین و ئیمڕۆ من بە فرسەتی ئەزانم بۆ ئەوەی ڕابگەێنم دوێنێ لە پەیجی خۆشمان بەڵاومان کردەوە دوێنێ لە دانیشتنی کۆتایی لەگەڵ ئەنجومەنی وەزیران ڕێنماییەکە تەواو بوو و ئیمڕۆ کاری لەسەرەکەن. سەرۆکی دەستەی گشتی سربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان هەر لەو کۆنگرە ڕۆژنامەوانیەدا داوای لە پارت و لانە سیاسیەکانی هەرێمی کوردستان کرد کە بە زووترین کات پەرلەمانی کوردستان کارە بکرێتەوە کە لە ئیسادا بەهۆی ململانی حزبیەوە پەکی کەوتووە کە ئەوش کاریگەری خراپی لەسەر ڕەوشی مافی مرۆڤ و دەرکردنی ئەو یاسایانە هەیە کە لە ئیسادا زەرورە بۆ هەرێمی کوردستان. کاتێک کە دەستگایەکی باڵا کە ئەو بەرپرسە بۆ یاسادانان و بەدواداچوون و چاودێری جێبەجێکردنی یاسا کە ئیمڕۆ لە کار کەوتووە چۆن ئەم یاسایە جێبەجێ دەکرێتن و چۆن سەردەکەوی تەبیعی ئەمە کاریگەرێکی بەهێزی هەیە و پێویستە هەتا زووە لەم ململانە سیاسیە نێوان فراکسیۆنەکانی ناو بەرلەمان و پارتە سیاسیەکان پێکەوە دابنیشی. لە کۆتایی راپۆرتەکەی دەستەی سربەخۆی مافی مرۆڤدا زیاتر لە 20 پێشنیاری بۆ باشترکردنی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان خسووەتە بەردەم پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دادوەری و داواکاری گشتی کە تێدا داوایان لێ دەکات پابند بن بە یاساکان و سەروەری یاسا لە هەرێمی کوردستان چونکە ئەوە تاکە ڕێگایە بۆ باشترکردنی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.